ئەمڕۆ لە بارگای مەڵبەندی سێی کۆمەڵ ئیسلامی بەڕێوەچوو و کۆبوونەوەکە بەردەوامە بێ لە ڕابردوودا کۆمەڵێک کۆبوونەوەی ترمان ئەنجام داوە لە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و پاشان یەکێتی نیشتیمانی کوردستان و لە بزوتنەوەی گۆڕان لە سێمانی. ئەمە چوارەمین کۆبوونەوەیە کە بەجددی قسەمان کردووە لەسەر بەرنامە و کاری لیستەکە. ئەمڕۆ کۆبوونەوە تایبەت بوو بە قسەکردن لەسەر بەرنامەی لیست و لەگەڵ دروشمەکانی لیستی کوردستانی. کارنامەکەمان بریتی بەتەکید بریتی دەبێت لە سیاسی و لە دەستوری و ئەمنی و کارژێڕی و خوێندنی کوردی و خزمەتگوزاری و ئابووری و هەتا دوایی. و بەرنامەکەمان ڕنگدانەوەی خواستی داخوازی خەڵکە بێ لە ناوچەکان و هەروەها بەرنامەکە گشتگیر دەبێت بەڵام تایبەتمەندی ناوچەکانی تێدا ڕەچاو کراوە. بە نمونە ئێمە لە مووسڵ یەزیدیمان هەیە و لە کەرکووک کاکەیمان هەیە وەکو نمونەیەک دەیجێڕمەوە. بە خۆشحاڵیەوە هێز و لایەنە سیاسەکان بەردەوام لە زۆربووندان ئەمڕۆ زیاتر لە 23 هێزی کوردستانی لێرە بەشدار بوونە بە کوردی و بە توروکمانی و بە یەزیدیەوە. ئێمە کۆبوونەوە تەکیدی لە پێکەوەژیانی ئاشتیانە کرد، هەروەها کۆبوونەوە جەخت دەکاتەوە کە هاونیشتیمانیان بەدەم پرۆسەی بایۆمەتریەوە بچن بۆ ئەوەی ناوی خۆیان تۆمار کرد. لە ڕابردووە دەستپێشخەریە کرا لەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان لە کەرکووکدا لایەنە سیاسیە کوردیەکان بە لیستێک بەشداری هەڵبژاردنەکانی مانگی نیسانی ساڵی 2020 بن. لەسەر و ئەساسە ئێمە وەکو تەبگەری ئازادی ڕۆڵمان هەبوو لەوەی کە ئەو یەک لیستیە دروست بێ. بەنسبەت پرسیاری جەنابتەوە لە ڕابردووە ئەشێ لایەنێکی سیاسی دیاریکرا و هەوڵی ئەوەی دابێ کە ئێمە وەکو تەبگەری ئازادی لەناو کۆبوونەوەکاندا بەشدار نەبین. تەبەن ئێمە پێمان وایە ئەم هاوپەیمانەتیە کە ڕاگەنراوە مڵکی هیچ لایەنێک و هیچ لایەکی سیاسی نییە. زۆرێک لە لایەنە سیاسیە کوردیەکانیش لە کەرکووکدا ئەو ڕاستیان بۆ دەرکەوتووە کە حەجمی تەبگەری ئازادی حەجمێکی نەکەم نییە، بەڵکو هێزێکی زۆرە لەناو کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکاندا لە زۆرێک لەو ناوچانەدا. بە تایبەتی لە کەرکووکدا ئێمە خاوەنی هێزێکی کاریگەرین کە قەنەعەتمان وایە کاریگەریمان ئەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان. لەسەر ئەو ئەساسا پێشنیاری هەندێک لایەنیش هەبوو کە ئێمە بەشدار بین لە کۆبوونەوەکەدا. بڕیارماندا بۆ ئەوەی کە ئەو یەک لیستیە لە کەرکووک تێک نەچێ وەکو لایەنێکی سیاسی کوردی لەناو کەرکووکدا بەشداری کۆبوونەوەکان بین. ئەمڕۆ دیارە کۆبوونەوەکە لەسەر ئاستی بەرپرسی ڕاگەاندنی هێزە سیاسیەکانە، ئەو هێزانی کە بەشداری هەڵبژاردنەکانە بن. قساکرێ لەسەر دوو بابەت، یەکەم مەسەلەی ڕاگەاندن و دروشمەکان چ دروشمێک بۆ ئەعلان بکرێ، لایەنێکی تریشی لەسەر بەرنامەی کاری لیستەکەیە.